لكونه أما إشي تكاني خفافي مبوا و لكونه ليري لها شتا لحفتها كان ليري وتاخاني كوبازاني جي مبوا ما ويصالة كان أبو مدانا هج مغنومان ويعني بي إيش وبي كارين وداولا محافظي دكين الشارع وين دكين بوبر ياركي خويا استيتين كاغوتي بالنسبة كري هاو كاريتا عندكين بالنسبة خاكا شاوي خاكو يزبلوا خاكو اوانش يارمتي مان دنا وانا راقرتي بس بالنسبه كريكا لسرمانه و لو برياري ساحه ملك رازينيا دل كري خو من دبي خوروكا شاق ما كان 10000 قطع 120000 سالانا و باري حرس شمان داس 25000 وباري مولداش تقريبا 6000 دي 7000 دي حسب ومولد رئيسي شمال بودي تقريبا 6000 دومان زارك والله كاغوميت محافظ وكاغ تريفا او تريفا خان شارواني قصيك الكتاب من لبوكر لبو محافظي كتابه كمان بردا كصاحب الشيء قلت ما ناخذ لك نما كتابه قلت ما لا سكري خوماني وردقري حتى جماعات اوقاف شهاده كان اوقافش قلت بي وندي بمدانيه اما زداينه لقى حكومتي اوقافش كري خوي ورد كري خوي ورقرت وعندك مشكلة ماني لقى أوقافي كريزيات كردية قرارك لما نجيكوا إستدرت سوى دبي 2 مليونيش لكري ما نجيكوا مبدئ يعني لكري ما نجيكوا كري لسما زياد تقريبا 200 كان أوقافي أو كريا احتراز ما نوسي استبريارك درتوا لو وزيري بشتون صادقي استبريارك درتوا لما نجيكوا كري كش بدأ زيادة كش يتخوّوا كده بيما هجنو ما كان ما قفاد بي أو كري زيادة بدين ولا سكري خوش ما مستمر بين او كذا بي دعوه لحكومتي دكاين محافظي دكاين بور يا ريبه هستيده بومان ايه ده بتطاق قناغي دوما شتش زور زوانو ديزاينش زوان دبي ونوجن كروش زور زوانا ودس خوش دكاين لمحافظ ولا شارواني لحكومتي ودبي تحمل معنا بيان دشيش بس بالنسبه كريكه لو مان زور لي قال لو مان ساري شكرا سەبارەت تەنیا بە مڵکەکانی قەیسەری نییە ئەوەی کە هەیە سەبارەت بە مڵکەکانی وەقفە لە سنووری وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی کە ڕێخستنەوەی بۆ کراوە و گونجاندنی بۆ کراوە لە نێژنێکی تایبەتمەند ئەوش لە پێناو ڕاگررتنی هاوسەنجی بازار و وەروە کرێکانی وەقف چکە لە 2010دا ئێمە دەبێت هاوسەنجی دروست بکەین بەپێی واقع و بەپێی منطق مامەڵە لەگەڵ بەشێک لەو کرایاندا بکەین کەوان کرێکانیان لە ئاستێکی زۆر نزمدا بوو بۆیە وەزارەتی ئەوقاف لەلایەن دژنێکی پسپۆڕی ئابووری ناسەوە توانی چەند کۆبنەوەیەک ئەنجام بدات لە کۆتایی داگەیشتنە ئەو قەنەعەتی کەوا پێویستە بێداچوونەوە بە کرێی مڵکی وەقفەکاندا بکەن بەڵام بەڕەچاوکردنی بەرژەوەندی دوولایەنەوەتە بەرژەوەندی وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی وەروها بەرژەوەندی کرێچەکانمان کە لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا ئێمە کرێچیمان هەیە قسەکەت تاڕادێکی باش ڕاستە بەڵام دەبێت حسابەش بکەن ئەوان چەند سا ماوەیەکی زۆرە لەناو ئەو شوێنەدا نیشتەجێن و کرێکانیشان زۆر هەرزانە واتە ئێمە دەبێت ڕسای ئەوە بکەینکەوە ئەگەر لە ماوەی ئەو 6 مانگەدا نۆژەن دەکرێتەوە یان نوێ دەکرێتەوە ئەوان چەندین ساڵ لەناو ئەو شوێنی ئێمەدا ئێمە ئەو بڕیارە بێگومان لە سەرەتای ئەم ساڵی ڕابردووە هەژمار دەکرێت حساب دەکرێت بۆیە بڕیارەکان بڕیاری وان کەوە لە بەرژەوەندی ئەوانیشدان چکە لە کۆتاییدا مڵکەکە ئەوان تێیدا نیشتەجێن و چۆڵیشی ناکەن واتە پێیان ناڵێن چۆڵ بکەن یان بڕۆنە دەرێ یاخواانە خواستە ئێمە کەسابەت و کاری خەڵک تێک بدەین ئێمە تەنیا دەمانەوێت کارێکی وا بکەین کە مڵکی وەقف کە تایبەتمەندی هەیە هەم لە ڕووی شەرع هەم لە ڕووی یاسا کە داهاتەکەشی لە سندوقێکی تایبەت جێگیر دەکرێت دادەنرێ هیچ کەسێک بۆنی دەستکاریشی بکات ئێمە دەمانەوێت مڵکی وەقف کە داهاتی بۆ دروست دەبێت لە مڵک خۆی سەرف بکەینەوە بۆی بتوانین بدەین و زیاتر بەرەو پێشتری ببین